بەڵێ بڕیارە کە ئەمڕۆ کاتژمێر 11 پێشنیوەڕۆ کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێنجەمین کۆنگرەیەتی دەست پێ بکات 3 ڕۆژیش دەخانێت. دەمانەوێت سەبارەت بەم بابەتە گفتوگۆی زیاتر بکەین لەگەڵ سەردار هەرکی ئەندامی سەرکردایەتی یەکێتی کە لەگەڵمان میوانە. ئەم کاتتان باش پێش هەموو شتێک بابزانین خوێندنەوەتان بۆ کۆنگرەی پێنجەمی یەکێتی چییە؟ لە کاتێکدا ژمارەیەک سەرکردە بەشدار نابن و لە کۆنگرە بەشداری ناکەن. خۆی کۆنگرە هەسارترین پرۆسەیە لە ژیانی حەزبدا کە تێیدا پێداچوونەوە دەکرێتن بە سیاساتی پێشوو و بڕیار دەدرێت لەسەر دانانی سەرکردایەتێکی نوێ و دەستنیشانکردنی سیاساتی نوێ و هەروەها هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆ کە لەژێر ڕۆشنایی پێشهاتەکان و گۆڕانکاریەکان و پێشکەوتنەکانی سەر گۆڕەپانی سیاسی کۆمەلگا و گۆڕەپانی کۆمەڵایەتیش بە ئاماشەوە بۆیە یعنی چەند خاڵک بۆ ئەنجامدانی کۆنگرە زۆر گرنگە. لە پێش هەمویان دەبی هەوڵ بدێ کۆنگرە ئەو کاتە ئەنجام درێت کاتێک کە سەقامگیری لە ناو حەزبدا بەرپا بێتن و ئەنسیجامێکی ناوخۆیی هەبیتن. جگەلەوە مەسەلەی کات یان تەوقیت زۆر گرنگە. هەمومان دەزانین هەوەکو جەنابیشت باست کرد ئێستا تۆزێک لە گیر و گرفت و لێکترازان بەدی دەکرێتن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا، یعنی بەوەی دیار دەکرێت کە ژمارەیەکی زۆر لە سەرکردایەتیەکان مەکتەب سیاسیەکان ئەندامانی ئەنجومەنی باڵای سیاسی بڕیاریاندا کە بەشدار نەبن لەو کۆنگرەی لە مێژووی یەکێتیدا لە هیچ کۆنگرێک بەو ڕێژەیە وا بڕیار نەدرا یعنی بەرپرسەکان لەو ئاسەدا کە بەشدار نەبن لەو کۆنگرە. بۆیە ینی پێش ئەنجامدانی ئەو کۆنگرە دەبواە پرۆسەیەکی ئاشتەوایی بەرفراوان بکرێتن تاکو بە یەک ڕێزی بستنە ناو کۆنگرە. خاڵی دوام ئەوەی کە زۆر گرنگە مەسلەی کات یان تەوقیت دائیمان دەبی هەوڵ بدرێ لە کاتێک بی کە زیان بە پێگەی و دەنگ و حەزبەکە نەگەینتن. ئێمە دەزانین ئێستا دوو هەڵبژاردننی زۆر گرنگمان لە پێشە. بەڕای من هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زۆر گرنگترە لە هەڵبژاردنەکەی دۆمەویشکە پەرلەمانی کوردستان لەبەرەوەی کاریگەری زۆری دەبیتن لەسەر ئایندەی ناوسەدابڕاوەکان کە بەلای هەموو حزبەکان بەلای هەموو گەلی کوردستان زۆر گرنگە. شتێکی سروشتیە لە ناو کۆنگرە کە دەردەچی خەڵکانێکەیە بە تایبەتی لە ئاستی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی لەوانەیە ئەنجامەکانیان بەدڵ نەبی بە شێوازێک لەوانەیە کاریگەری هەبیتن لەسەر ئیشکردنیان لە هەڵبژاردنەکان و هەروەها لەبیر نەکەین کاتێک کە کۆنگرە دەکەی لەسەر سیاساتی پێشووە ئەنجامەکانی حەزب ئەنجامی دەدەی و تاکو دیراسە بکەی و پێداچوونەوە بکەی. بۆیە یعنی ئەگەر بهات بە پاش هەڵبژاردنەکان بکراوە یەکێتی دەیتانی لە کۆنگرەکەی باشتر دیراسەی باردۆخی خۆی بکە لەسەر ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنەوە دەیتانی سیاسەتێکی باشتر داڕێژی و سەرکردایەتێکی باشتریش دابنی. باشە بەڕێز سەردار کەواتەوە بێت لە دوای ئەم گۆڕانکاریانی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە دوای کۆنگرە یەکێتی دەتوانێت چ گۆڕانکاریەک لە پێگەی سیاسی خۆی دابکات لە کاتێکدا ئەمە بۆ یەکەمین جارە گۆڕانکاریوە لە ناو کۆنگرەیە دەکات. چ گۆڕانکارێکی سیاسی بەدوای خۆیدا دەهێنێت؟ خۆی لە کۆنگرە دەتوانانی گۆڕانکاری زۆر گەورە لە سەرژانی خۆیدا بینیتن بە تایبەت ئەگەر ئەحزابی گەورە پارتەکانی دەسەڵات ئەگەر بێت و بڕیارەکانی کۆنگرە لە کاتی گونجاو بیتن و لە کاتێکدا بیست سەقامگیری و ئینسیجامی ناوخۆی حزب و لێکترازان نەبیتن دەتانی گۆڕانکاری زۆر گەورە بکە و دەیتانیتن بە تایبەتی ئێستا ئەمە لە قۆناغێکداین کە مەترسی هەیە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان و سیستەمی فیدرالی لە عێراق لە مەترسیدایە. خۆشمان دەزانین هەموو لە ساڵی 2003 کە عێراق ڕزگار کرا دوای کە دستوری عێراق دانرا لە 2005 لایەنەکان هەمووی کۆک نەبووینە لەسەر سیستەمی فیدرالی. بەسەراحەت ئەمە کورد بیرمان لە سەربەخۆی دەکردەوە بەڵام بە فیدرالی ڕازیونەکە قۆناغێکی مەرحەلی و برانی عرب تەرەفەکەی دیش بیریان لە مەرکەزیەت دەکرد بەڵام بە ناچاری بە سیستەمی فیدرالی ڕازی بوون
ئێستا خۆیان بەهێزتر دەبینن بەشێک لەو لایەنەکانی دیکەی غێری کوردستانی بۆیە لە هەر درزێک دەگەڕێن لە دەرفەتێک دەگەڕێن تاکو و سیستەمی فیدرالی نێنن بۆیە هەم کۆنگرەی یەکێتیەوە هەمی پارتی هەمی حزبەکانی دیکە ئەگەر بێت و لە کاتی گونجاو بیتن و مەبەستیان بیتن کە پێگەی حزبی بەقوتکەن لە بۆ ئەوەی باشتر بتانن پرینسیپەکانی خۆیان عەقیدەی خۆیان جێبەجێ بکەن ئێمە هەمیشە حەزب وەکو وەسیلە تێدەگەین نەک وەکو غایە وەسیلە غایەکەشمان ئەوەیە خزمەتی ملەتەکەمانە بۆیە دەبووە و دەبێتن لە کۆنگرە دیراسی ئەو خاڵانە بکەن و گرنگترین خاڵ ئەوەیە ملەتەکەمان بۆ یعنی ئێستا لێمان تووڕەیە و هەمیشە لە هەڵبژاردنەکانی ئێستا دەبینین کردی هەموو حزبەکان بە تایبەتی ئەحزابی دەسەڵات لە نشێویە لە دابەزینە و دەبی بیر لەوەی بکەینەوە گفتوگویەکی تەندروست باشە بەڕێز سەردار دەمێت ڕازگۆیانە لە ئەنجامی قسەکانی جەنابەت ئەوەمان بۆ ڕوون بکەیتەوە کەواتە ئێوە مەبەستان لەوەیە کە هیچ گۆڕانکاریەک لەم کۆنگرەیە بەدی نایەت مەبەستم گۆڕانکاری گەورەیە ئەم کۆنگرێ ئەتوانێت گۆڕانکاریکی گەورە لەناو یەکێتیا بکات کۆنگرە ئەگەر ئامانجی باش بیتن لە پێنای بەهێزکردنی حەزب بیتن و خزمەتکردنی میلەت گۆڕانکاری زۆر گەورەی پێ دەکرێت بەڵام ئەگەر ئامانجەکان لە بۆ مەسەن پاکتاوکردنی لایەنەکان بی و بەهێزکردنی لایەنیش کە لەسەر حسابی ئەو لایەنە و تەنها مەسەلەن چەند کەسانێک کە بن حەزب بکەن هەندێک ئەوانەی لە خۆیان نزیکم بکەنە سەرکرداتی ئەکید گۆڕانکاری گەورەی لێ بەدی ناکرێتن. باش با بزانین هۆکاری یاخود بایکۆتکردنی کۆنگرا لەلایەن بەشێک لە سەرکردەکانی یەکێتی چییە؟ چکە سەرەتا ئاماژەمان بۆەوە کرد کە بەشێک لە سەرکردەکان بەشدار نابن و هەر بایکۆتیشیان کرد هۆکاری بۆ چیە گەڕێتەوە؟ وڵای هۆکارەکان ئەمن لە سەرەتا لە شەرحی کۆنگرە باسم کرد پێش کۆنگرە دەبا پرۆسەی ئاشتەوایی دەست پێ بکە لێکترازان لەناو حەزب هەیە کاتەکەی زۆر خراپە کاتەکە دەبێ ئەوەی شەڕەکەم زۆر مەبەستە زۆر گرینگە ئەگەر حەزب بتان لە کاتی خۆیدا کۆنگرە بکە ئێستا لە کاتی خۆیدا کۆنگرە دەکا بەڵام لەو حاڵەتەیدا لەو گیر و گرفتانێک کە هەیە ئەمە بەڕێئیمە ئەنجامەکانی کۆنگرە زۆر گرنگترە لە کاتەکەی بۆیە کاتەکەی زۆر خراپە پێش هەڵبژاردنەکانە و خاڵی سێم ئەوەی باسم نەکرد ئەوەیە کە شێوازی بەڕێوەچوونی کۆنفرانساتی مەحەلی لە دەستنیشانکردنی کاندیدەکان و دەرچواندنیان بۆ ئەندامانی کۆنگرە پرینسیپەکانی دیموکراسیەت بەهاکانی دیموکراسیەت بەرپا نەکرایەوە دەنگۆی ئەوەشەیە لەناو کۆنگرە ئیشەڵا وانە بیتن کە لیست دەبیتن و هەموو دەنگ بە لیست دەدەن ئەگەر ئەوە هەبی بەڕاستی کۆتاییهێنانە بە ژیانی حەزب هیوادارم یعنی وانەبی خەڵک بەلایانی کەمی ماجاردن خەڵک خۆی بپالێوی و خەڵک ئازادبی لە دەنگدانیا تاکو وەکو عەرەب دەڵێن قات ما يمكن ئینقاذەوە. باش بەڕێز سەردار ئەوەی کە زۆر دیارە و هەستی پێکرێت لێکترازان هەیە لە ناو یەکێتی ئەم کۆنگرێ ئەتوانێت ناکۆکیەکانی ناو یەکێتی ڕێک بخاتەوە واتە دەرچوونی ئەم سەرکردانە وا دەکات کە یەکێتی لە ناوخۆی ئەو لە یەکترازانی نەمێنێت لە دوای ئەم کۆنگرەوە یەکێتیەکی تەواو شێوە جیاواز بێت و ناکۆکیەکانی نەما بێت. وەڵام من هیوادارم ئەو کۆنگرە بتانی ئەوەی بکە من هیوادارم بڕیارەکانی بە شێوازێک بی بتانیتن ئەو ناکۆکیانە نێلیتن یان کەمتر بکاتەوە بەڵام ئەوەی تاکو ئێستا دەیبینین بە پێچوانەوە ئەو کۆنگرە بوویتە مای ئەوەی کە لێکترازانەکان زۆر زیاتر بیتن و پرۆسەی جەنابەت بازەکەی لە ناو پرسیارەکەتدا دەبا پێش کۆنگرە دەست پێ بکرێتن دەبا گفتوگویەکی ڕازگۆیانە لەگەر هەموو ئەو لایەنانە بکرێتن ئەوانەی ناڕازین ئەوانەی ڕخنەیان هەیە ئەوانەی تێبینیان هەیە تاکو هەمویان بەشداربان و هەموو پێکەوە بیانتانی بە کۆنگرەیەکی تەندروست بەڕێوە ببان بەڵام ئێستا بەو شێوازە کە چوینە ناو کۆنگرە من پێم وانییە بتانن ئەو لێکترازانە نێلن و خاڵ ناکۆکیان نێلن بەڵکو ئەم پێم وایە لەوانەیە بەداخۆ بتەمای ئەوەی کا قەیرانەکان قوڵتر ببتەوە. بەڵێ سپاس دەکەین سەردار هەرکی ئەندامی سەرکردایەتی یەکێتی لەگەڵمان بۆ بەشدار.